ڕۆژ بە ڕۆژ گرژی و ئاڵۆزیەکان لە باکووری کوردستان پەرەدەسێنێت تا دێت گەماروی سوپای تورکیا بۆ سەر خەڵکی باکوور و شارە کوردنشینەکان زیاتر دەبێت و ڕۆژانەش گەلی کورد لە باکوور بە بێتاوانی شەید دەکرێت. بەڵام ئەوەی دەبینرێت پشتیوانیەکان لە باشووری کوردستان بۆ باکوور زۆر کەمە، بە تایبەت لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان تا ئێستا هیچ پشتیوانیەک بۆ کوردانی باکوور ئەنجام نەدراوە. زیاتر بە ئاراستەی کەپکردنی ینی ناشرینکردنی خەڵکی باکوورە ئەوەندە بە ئاراستەکردنی پیشاندانی حقایقەکە نییە، ینی زیاتر دەوڵەتی تورک مافدار دەکاتن، ئەمە کارێکی خراپە. ئەگەرچی چەند جارێک هاوڵاتیانی هەولێر و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەوڵیانداوە لە بەردەم نووسینگەی نەتەوەی گرتووەکان و کونسوڵخانەی تورکیا لە هەولێر خۆپیشاندان ئەنجام بدەن، بەڵام هێزە ئەمنیەکان ڕێگریان کردووە لە هەر چالاکیەکی لەو شێوەیە. بەداخەوە ئەوەی کە هەیە لێرە هەڵوەستێکی زۆر لاواز و شەرمنانەیە ئەگەر هەبوو بێت و لەلایەن زۆر لەلایەنەکانیشەوە هەر نەبووە، جگەلەوە کە چالاکوانان یاخود لایەنێکی سیاسی دەستپێشخەری چالاکیێکی مەدەنی ئەکا بۆ پشتیوانیکردنی نەتەوەکەی لە بەشێکی تری کوردستان یاخود باشتر بڵێن باکووری کوردستان ڕێگریەکی زۆری لێ ئەکرێەوە، هەندێک جار دووتیژی لێ ئەکەوێتەوە. هێرشەکانی سوپای تورکیا بۆ سەرگەلی کورد لە باکوور تا دێت پەرەدەسێنێت. لە دوایین کاریشیدا سوپای تورکیا سێژنە چالاکوانی کوردی لە شاری سلۆپی بە ئەشکەنجە شەهید کرد. جگەلەوەش گەمارۆیەکی توندی سەربازی خستۆتە سەر شارە کوردیەکان. لەگەڵ ئەو ڕووداوانەشدا بێدەنجی بەشێک لەلایەنە کوردیەکانی باشووری کوردستانیش بۆ ئەو ناقیانەی بەرامبەر بە کوردانی باکوور دەکرێت بەردەوامە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.